لە ڕاستیە هاتنی کازمی لەم باردۆخەی ئێستادا و سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ینی شێوازی پێشوازی کردی من پێم وایەوە ینی زۆر بەڕوونی دیارە مەسجەکە ڕەتفعلێکە بەرامبەر بە دەسەڵاتدارانی هەرێم لە کوردستانە و خەڵک زۆر بێزارە لەم شێوازە لە بەڕێوەبردن و لەم مۆدێلە لە حکومڕانی بۆیە هاتووە بەم شێوازە دێ وەکو ئینتیقامێک لە دەسەڵاتی ناوەخۆی یاریمی کوردستان بەم شێوازە پێشوازی لە کازمیەکە تەمە لە کاتێکە وەزعی بەغدا و ناوەڕاست باشوور و ناوەڕاستی عێراق زۆر لە کوردستان خراپترە جگە لە بابەتی موچەی ینی وەزعی فەرمانبەرانی لێ دەرچێگەنە وەزعی کرێکەران و وەزعی تەندروستی و وەزعی مەسلەی بێکاری و مەسلەی بیئە و مەسلەی نەبوونی استقرارەتی سیاسی و بە هەمان شێوەی هەرێمی کوردستان کوشتن و لێدان لە ئازادیەکان لە هەرێمی کوردستان ئەگە خراپتر نەبێت لە ڕاستیە باشتر نییە. خاڵی دوم ئەوەیە لە ڕاستیە تەوقیتی کازمی خەڵک دەبی باس بزانێ تەوقیتی هاتنەکەی ئەوەیە کە کازمی لە ئێستاە بەرەو ئەوە دەڕۆ بە پێ ئەو زانیاریانەیە لیست دروست بکە و ئەمە ڕێکلامێکی پێشوەختی هەڵبژاردنە تەعاان بەشێک لە سەرانی ئێرەش لە هەندێک لە ناوەندی ئەعلامی و هەندێک لە کەسایەتیەکانەوە پێدەچێ ینی دوورنیە لایەنە سیاسیەکانیش هەندێکیان بە جۆرە جۆرەکان بەشێک بن لەو پرۆژەیە یان پاڵپشتی بکەن و ئەگەر سەری ناوەڕۆژی سەردانەکەشی بکەیت جگە لە حاڵەتێکی ئیستعرازی نمایشکاری شتێکی پێ نەبوو لە ڕاستیە نەبوو هێرشەکانی تورکیا نەبوو وەزعی ناوەخۆ و نەبوو مەسلەی ئەزمەی نێوان قەیرانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. من پێم وایە ئەگەر حاڵەتەکە وەکو جەنابەت وتت مفتعلیش بێ دروستکراویش بێ بەڵام خەڵک بە جۆل یعنی ڕەنگە ئەم دیوایان بەشێک بێ پەیوەندی بە سراعی ناوەخۆ ئەمە یەک دوو و بەشێک بێ لەو پرۆژەیە کە کازمی ئێستا بەدەستیوێتی تەمان خەڵکی تریش هەر کورد لە بەغدا لەگەڵیەتی بۆ مەسلەی هەڵبژاردن و بۆ ڕێکلامی پێشوەختەی هەڵبژاردن و خاڵت جەوەرەکەی من لە ڕاستی ئەوەیە کە خەڵک ناڕازیە و ئەمە مەسجێکی ناڕازیبوونی خەڵکە چکان دێزە بەداخەوە لای ئێمە ناڕازیبوونی یعنی حرەکاتی احتیزاجی تەنیا کورد دەکرێتەوە لە مەسلەی خۆپیشاندان کە زۆر لەوە فراوانترە ئێستا بڕۆ لە ناو کۆڕ و کۆبنەوە و لە مەجلیسی عەشائیری و لە ناو خەڵک و لە دوکان و لە ناو بازار و لە سۆسیال میدیا خەڵک هەر هەمووی ناڕازیە بەم میکانزمانە ناڕازادی خۆیان دەرەبڕن و ئەوەی لە ڕاستیە کازمیش من پێم وایە یەکێک بوو لەو دەرفەتانی کە خەڵک ینی وەڵامیشیدا بە وەکو وەڵامێک بەرامبەر بە دەسەڵاتی هەرێمی کوردستان کە من پێم وایە ئەوە نەتیجەی غیابی ئۆپۆزیسیۆنێکی کارایە لە هەرێمی کوردستان خەڵک پەنا دەباتن بۆ کازمی لە ڕاستیە داواکاریەکانی کورد نەپەیوەندی بە کازمیەوە نەپەیوەندی بە عەبادیەوە بوو نەپەیوەندی بە هیچێک لەمانە لە ڕاستیە پەیوەندی بە وەزعی ناوەخۆی کوردستانە پەیوەندی بە خەڵکی کوردستان بەگشتێ خەڵکی کوردستان تا چەند یەکگرتووە تا چەند دەتوانێت گۆڕانکاری جێوەری بکە تا چەند خیتابێکی یەکگرتووی هەبی بەرامبەر بە بەغدا ئەمانە لە ڕاستیە شت بەسەر کازمی و هاوشێوەی کازمیەکان فەرزەکەن ئەگەر من پێم وانیە کازمی بتوانێت بە هیچ شێوەیەک چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان بکە و چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان بەدەستی خەڵکی کوردستانە.